ئێستان زۆرێکمان خاوەنی خێزانین، خوشکەکانمان خاوەنی مێردن و کۆمەڵی گەنجمانەی ئینشاءڵڵا خوای گەورە بۆیان ئاسان کە بەتەمان بڕۆنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە. ئامۆژگاری ئەمڕۆ بە پشتیوانی خوا بۆ ژن و مێردەکانە. پێتان دەڵێم برایان و خوشکانی بەڕێز، ژن و مێردە بەڕێزەکان، بەرامبەر بە یەکتری کە ئێوە ژن و مێردن، مادەم حەڵاڵی یەکن، بەخیلی مەکەن، ڕەزیلی مەکەن لە دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتری. لە بەرامبەر دەربڕینی خۆشەویستیدا چروک مەبن. هەست و سۆز پێویستە بە لە نێوان ژن و مێردەکاندا هەبێت، چونکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەددەتەن وەڕەحمە، لە نێوان ژن و مێردا خۆشەویستیمان دروست کردووە لەگەڵ ڕەحم و بەزەی. هەر ژن و مێردێک خۆشەویستی لەگەڵ ڕەحم و بەزەی بەرامبەر بە یەکتریان نەبوو، ئەوانە بەدبەختی و نەهامەتی ڕوویان تێدەکات. چونکە خۆشەویستی، یەکتر خۆشویستن، مەحەبەت وەکو شەحنێک وایە، چۆن مۆبایلێک کە شەحنی تێدەکەی بەهێز دەبێ، ئەویش ئەو خۆشەویستی، ئەو عەلاقە و پەیوەندی کە لە نێوان ژن و مێردا هەیە بە خۆشەویستی و بە ڕێز و بە حورمەت و بە ڕەحمەوە زیاد دەکات. بۆیە هەر ژن و مێردێک یەکتریان خۆش نەویست، ڕەحم و بەزەییان بەرامبەر بە یەکتری نەبوو، ئەوانە بەڕاستی ژن و مێردێکی فاشلن و سەرکەوتوش نابن، چونکە لە دڵەوە خۆشەویستیان بۆ یەک نییە. خۆشەویستی واتە قوربانیدان. لە حەدیثێکی صحیحی بوخاری موسلیم داهاتووە، ئێستا کاتێ ئەم وتارە ئەمڕۆ دەیدەین هەیە، بە ئیزنی خوا گۆڕانکاری بەسەر خۆیان دەهێنێ لە ژن و لە پیاو. هەیشە لەو گوێ دەڕوا لەو گوێ دەرەچێت، چونکە فکرەیەکی بۆ دروست بووە، نە ئاەت تەئەسیری لەکات، نە حەدیث. باوکم وای کرد، باپیرم وای کرد، منیش وا کردم تەواو. ئەمە بەڕاستی ئینسانی منافقاوە دەکات. ئینسانی ئیماندار وڵە سەیری قورئان کە لە چەند شوێنە خوای گەورە فەرمێ منافقەکان ناگۆڕێن، بێباوەڕەکان ناگۆڕێن، بەڵام ئیماندار دەگۆڕێ. کەواتە ئەگەر نەگۆڕایی لە خۆت بترسە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری لێ ئەکەن چی کەسێکت خۆشەوێ لە ئافرەتانە؟ ئەمە لە بوخاری موسلیمدایە. فەرمووی عائیشە. کاتێکە پرسیار لە عائیشە ڕەزای خوا دەبێ، پرسیار لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی خەدیجە کە ئەوەندە گرنگی پێدا و لە کاتێکە مردوویشە، لە دوای مردنیشی گرنگی پێدا، دەفەرمێ قەد ڕوزیقت حبها. ئەمە لە صحیح موسلیمدایە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من خۆشەویستی خەدیجە وەکو ڕزقێک بە من دراوە. تەماشای ئەم دوو حەدیثە بکەین. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم شەرم ناکە، پێی عیب نییە بڵێ عائیشەم لە هەموو ئافرەتێ خۆشتر دەوێت کە خێزانی خۆمە. پێی عیب نییە خێزانەکەی مردووە دەڵێ من خۆشم دەوێت. ئەگەر ئێمە وا بڵین ئاها ژنەکەی مردووەشتا لێ ترسێ، گورە ترس نییە برا، ئەوە ڕێزە حورمەتە. ئەو فکرە لە مێشکت دەرکە، ئەو فکرەی پەنجاکانە لە مێشکی دەرکە. ئەمە ترس نییە، خۆشەویستی پێویستە هەبێت. ژنی وایە پیاوی وایە وەڵام من خۆشم ناوێت پیاوەکەم، ژنەکەم خۆش ناوێت، مادەم لەگەڵ یا ئاژیت خۆشەویستی بکەی لە دوژمنایەتی باشترە. تەواو هیچ عیبێکی تیا نییە کە ئینسان بە خێزانی خۆی بڵێ خۆشم دەوێ، بەرەڕوو پێ بڵێ خۆشتم دەوێ. ئەمە پێغەمبەری خوا کردوێتی صلی الله علیه وسلم. لە هەمومان بەڕێزترە، لە هەمومان پیاوترە، لە هەمومان بە شەخسیەتترە. ئیتر بۆ پێت عیبەتۆ کێ لە هەیە لەو بەڕێزتر و بە شەخسیەتتر بێ؟ هیچ کەسێک حەدی نییە. ژن و مێردە بەڕێزەکان پێویستە ڕێز و حورمەتی یەکتری بگرین، و پیاوە بەڕێزەکان پێویستە خاڵێکی زۆر گرنگەیە چروکی نەکەن، بەخیلی نەکەن، ڕەزیلی نەکەن لە بەرامبەر ژن و مناڵەکانیان لە خزمەتکردن و لە نەفەقە و لە مەسروفە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح موسلیمدا هاتۆ دەفەرمێ کەفا بالمەرء ئیثما ئەن یەحبس عمن یەملیک قوتەه. بەسە بۆ شەڕێتی
بۆ خراپێتی ئینسان مرۆڤ ئەگەر ژن و مناڵەکەی وا لێکت بەشیانی نەدا حەقیانی خوارد و چروکی بەرامبەریان کرد ئەوە بەسە بۆ شەڕێتی و ئینسانە ئەوە خراپترین ئینسانە مرۆڤێکی زۆر خراپە ئەگەر یەک سیفەتی تری دیان نەبێ خراپە مادەم چروکە بەرامبەرە ژن و مناڵەکانی بەسە بۆ خراپی و ئینسانە پێت خۆشە تۆ خراپترین ئینسان بی لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم والله ئەوەی چروک و دەست نوقاوە نەخۆشە مرۆڤی بەخیل ئینسانێکی نەخۆشە و ئینسانێکی کەم عەقڵە ئەگەر عەقڵی هەبێ ئەبێ بیر بکاتەوە باشە من کەسابەت بۆ چی ئەەکەم بۆ ژن و مناڵەکەی خۆم یا بۆ دراوسێکان باشە بیرێ بکاتەوە من بۆچی ئەم ماڵە کۆ دەکەمەوە بۆ ئەوە نییە خۆشبەخت بین بۆ ئەوە نییە دڵخۆش بم خۆم و خێزانەکەم و مناڵەکانم ئەی بۆ نایخۆی لە ماڵ و مناڵی خۆتی دەگریتەوە هەر قایمی دەکەیت و هەر قایش پارە و لاستیکی لێدەی ڕۆژێ دەبێتە میراتت بەجێ دەهێڵی خۆت بۆیان سەرفکە پێش ئەوەی خۆیان بە بێ منەتانە سەرفیگەن حسابیشو بۆ نەکەن ناو گۆڕدا خەڵکی زۆر مابینی ئاوا قایمی کرد جێ ئەڵات داینا دوای بۆ خۆی ماڵ و مناڵەکەی خواردیان و منەتیشیان بە کابرانیە خۆت بۆیان سەرفکە چونکە بەخوا نەیشیان دەیتێ لێشیان بگریتەوە دوای ماوەیە کە تۆ مردی ڕێک دەگاتە دەستیان بە کاملی دەگات دەستیان بە کەیفی خۆیان تەوزعی دەکەن بۆی ئینسانی بەخیل نەخۆشە نەخۆشیکی پیسی هەیە بۆی پێغەمبەری خوای فەرموو صلی الله علیه وسلم بۆ دەردێک هەیە لە ڕەزیلی و چروکی پیستر و خراپتر بێ نییە بۆی ئاگاتانە ماڵ و مناڵەکانتان بێت بەخیلی مەکەن لە مەسروفی ئەواندا ئەوەی کە تواناتان هەیە خزمەتیان کەن ژنتە مناڵتە با دەست لە خەڵپان نەکەنەوە با چاوشۆڕی خەڵکی نەبن ئەوە زۆر گرنگە ژن و مێردە بەڕێزەکان ڕەزیل مەبن چروک مەبن لە لێبوردن لە یەکتری یەکێ لە هۆکارەکانی بەدبەختی ناو عایلەکان و خێزانەکان ئەوەی کە لێبوردن نەماوە لە نێوان ژن و مێردەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ لا يفرق مؤمن المؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر ئەمە بۆ پیاوە بەڕێزەکان مێردە بەڕێزەکان هیچ پیاوێک لە ئێوە با خێزانەکەی نەبوغزێنن ڕقی لە خێزانەکەی خۆی نەبێتەوە لەبەر شتێک صیفەتێکی تایە چونکە ئەگەر ئەمەی تیابێ صیفەتێ باشیشی تایە بۆیە ئینسان دەبێت لێبوردنی هەبێ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی ئافرەتانی ئیماندار دەفەرمێ لە صحیح تەرغیبایە ئەفەرمێ ئەزانن چی ئافرەتێکی ئێوە بەهەشتیە خوشکە بەڕێزەکان ئەگەر پێت خۆشە بڕۆیتە بەهەشتەوە ئەم حەدیثە جێبەجێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پیاوانی فەرموو ژنەکانتان مەبوغزێنن ڕقتان لیان نەبێ صیفەتی خراپی تیا صیفەتی چاکیشی زۆرە بە ئافرەتانیش دەفەرمێ ئەزانن چی ئافرەتێکی ئێوە بەهەشتیە ئەهلی بەهەشتە ئەو ئافرەتەیە کاتێک کە تووڕە ئەبێ یاخود پیاوەکەی تووڕە ئەبێ یاخود غەڵەتێ بەرامبەری دەکرێ ناوێ بە خەم و خەفەتەوە بخەوێ ناوێ بە کێشەوە بخەوێ ئەو ئافرەتانە زۆر کەمن ئەڵێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئافرەتە ئەڵێ وەڵڵاهی ناخەوم هەتا لێم ڕازی نەبی هەتا گەردنم ئازانێکی پیاوەکە من ناخەوم تەواو ئەبێ ئاشت بینەوە تەواو ئەمە ئافرەتی بەهەشتیە هەر کەسێک هەر ئافرەتی ئەم صیفەتی تیابێ ئینشاءڵڵا نیشانەوەی ئەو ئافرەتە ئەهلی بەهەشتە بەخوا ناخەوم پیاوەکەم هەتا ئاشت نەبیتەوە لەگەڵمان هەتا ئاشت نەبینەوە ناخەوم تەواو هەر ئافرەتی ئەم صیفەتی تیا بوو بەدبەخت نییە بەختەوەرە هەر ئافرەتێکی شتێی دانیە با بە خۆی دابچێتەوە تۆ لەبەر خاتری خوا لەبەر ئەوەی بڕۆیتە بەهەشتەوە ئەم حەدیثە تەطبیقکە مەڵی پیاوەکەم خۆش ناوەڵا حسابی بۆ ناکەم نە لەبەرەوەی ئەهلی بەهەشت بی ئینشاءڵڵا پیاوەکەش خراپە ئاشتی کەرەوە بە ئیزنی خوا تۆ بەهەشتیت پێت خۆشە بڕۆیتە بەهەشتەوە لەبەر خاتری خوا بێکە نەبە بە خاتی مێردەکەشت ئەگەر خراپیشی بەرامبەرت کردووە بەڵام هەر ژن و پیاوێک ئەم صیفەتانیان تیا بوو ژنەکە پیاوەکەی ئاشت کردەوە پیاوەکە ژنەکەی ئاشت کردەوە ئەگەر دە ڕۆژیش بینتان نەبێ خۆ ڕۆژی 11 مەبێ ئاشت بنەوە جا بۆ دە ڕۆژ بخایەنێ با زوو کۆتایی پێ بێت
ئەوەنە ئینسان ڕقوکینە لە دڵ نەبێ هەر دەبێ ئاشت مادەم بڕیارە داوە لەگەڵ یا بژیت ئەبێ ئاشت بیتەوە مناڵیش کاتێک کە دەبینێ دایک و باوک بینیان نییە ئەو مناڵانە زۆر خەفەت دەخۆن لەبەر خاتری خوا پاشان لەبەر خاتری ڕێز و حرمەتی هەردووکتان پاشان لەبەر خاتری مناڵەکانتان ئاشت بنەوە با زۆر نەخایەنێ چونکە مناڵەکانتان ئاوایان لێ دێ زۆریان پێ ناخۆشە دایک و باوک بینیان نەبێ پشتشکێنە بۆ ئەوان تەنها نەڵی کێشەی من و ژن و مێر دەکەمە وەڵڵا مناڵەکان لە ئێوە زیاتر خەفەتی لێخۆن بۆیە تکاتان لێ دەکەم کێشەکانتان زوو کۆتایی پێبێنن دە ساڵی شەڕ بکەنە بێ هەر ئاشت بنەوە جا بوونە بخایرێ کۆتایەکەی هەر ئاشت بوونەوەیە جا ئینشەڵڵا هەر لە سەرەتاوە ئاشت بنەوە بە ئیزنی خوا بۆیە چروکی مەکەن لە لێبوردنی یەکتریدا ڕوو دەکەمە هەموو ژن و مێردێکی بەڕێز کە زۆرمان خێزانمان هەیە خوشکە بەڕێزەکانمان پیاویان هەیە دەڵێم بەخیلی و ڕەزیلی مەکەن لە پاک و خاوێنیدا پیاوەکان پاک و خاوێن بن ژنەکانیش بە هەمان شێوە لەم مەسەلەدا چروکی مەکە پیاوی بەڕێز ژنی بەڕێز ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێبێ دەفەرمێ کە ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەفەرمێ من پێم خۆشە بۆ خێزانەکەم خۆم جوان کەم پاک و خاوێن بم هەر وەکو چۆن پێم خۆشە خێزانەکەم خۆی بۆ من جوان کات کۆمەڵە ئافرەتێکەم لە ئەندەلوس کە پیاوەکانە لە ئیش ئەهاتەوە خۆیان جوان نەکرد خۆیان دەڕازانەوە بۆ پیاوەکانی خۆیان هەر وەکو چۆن بۆ دەرەوە خۆیان دەڕازانەوە دەیانوت وەرە بۆ بەهەشتەکەی دنیات وەرە ئێوە بەڕاستی ماندوو بوون هیلاک بوونە لە دەرەوە ئیشتان کردو بۆ ئێمە وەرن با بە یەکەوە بین بەهەشتێکتان لە دنیادا بۆ دروستکەین پێویستە ژن و پیاو پاک و خاوێن بن بەرامبەر بە یەکتری پێت خۆشە خێزانەکەت پاک و خاوێن بێ دەخۆشت پاک و خاوێن بە پیاوی وای هەفتەی دوو جار خۆی ناشۆرێ ژنیش بە هەمان شێوە خەڵکی وایە شکاتەکاڵی خێزانەکەم هەفتەی جارێ خۆی ناشۆرێ بۆ نیدێ کاکە الحەمدولە ئاو هەیە خۆت بشۆرە ئاویش نییە بڕۆ کاکە ئاو چۆن ئاوت هەیە بۆ هەنێشتیتر بۆ ئەوش بە ئاوت هەبێ بۆ نیوان ژن و مێردەکانی خۆتان ژن و مێردایەتی بە قووەت دەبێ بە پاک و خاوێنی حدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوو دەکاتە پیاوەکان دەفەرمێ ئەم حدیثەیش لە صحیح بخاری مسلم دەهاتەوە أفرمي إن اليهود والنصارى لا يصبغون فخالفوهم قاور جولك كان أو كاتا قاور جولك كان سرو ريشيان بوياخ ناكن بلام إيو مخالفيان بكن سرو ريشتان بوياخ كان بغير رشنا قاوية رنجتر بويا أجر خيزانكت بي خوش بو هر بوياخي كسنة بيشي ناخوش بو هر بوياخيك ڕەنگی غەیری ڕەش بەکار بێنە قاوەیە ڕەنگێترە بە ئیزنی خوا ئەمە سونەتە و خۆ جوانکردنێکە بۆ ئافرەتیش مادەم خێزانەکەت ئەڕاتە دەرەوە خۆی جوانەکە توش خۆ جوانکە بۆ دەر و بۆ ماڵەوە بۆی ئەمە سونەتە پاک و خاوێنی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دەستنوێژ یا پاک و خاوێنی نیوەی ئیمانە تکاتان لێ دەکەم ژن و پیاوەکان پاک و خاوێن بن بۆ یەکتری با خوشکە بەڕێزەکەم کاتێکە لەگەڵ پیاوەکەی خۆتا شەو لەگەڵ پیاوی خۆت ئەیبا بۆنی چێشتت لێنێ بۆنی پیازت لێنێ تۆزێ پاک و خاوێن بە پیاو بەڕێزەکان بە هەمان شێوە ئێوە ژوان مەکەن لەگەڵ ژنەکانتانە بەخیل مەبن ڕەزیل مەبن چروک مەبن لە پاک و خاوێنی بەرامبەر بە ژن و مێردەکان هەمووتان بەرامبەر بە یەکتری یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردۆکانمان خۆش بی خوایان خۆشەویستی مەحەبەت بخەیتە نێوان ژن و مێردەکان و یا ڕەب العالەمین ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه برا بەڕێزەکان و خوشکە بەڕێزەکان کە ژن و مێردی یەکن بەڕاستی پێویستە ڕەزیل نەبن چروک نەبن لە ئیحتیرام و ڕێز بۆ یەکتری برای بەڕێزم خوشکی بەڕێزم کاتێکە پیاوەکەت لە ماڵە ژنەکەت لە ماڵە هەردووکتان احترام و ڕێزی یەکتری بگرن و هەتا کاتێکە دەڕواتە دەرەوە پیاوەکەت دەڕوا کەسابەتێ بۆ تۆ دەکات و کاتێکیش کە دەگەڕێتەوە
خۆشە پیا و پێی خۆشە کوردوەتەنی ئەگەر ژنەکەت هاتیتەوە بە خێراتنێکی کردی هیلاکی و ماندووبوون دەرەچی خۆ کەم ناکەی خوشکە بە ڕێزەکەم بڵێ بە خێر بێتەوە خۆشەویستەکەم جانەکەم کەم ناکەی خۆشەویستە بی وەڵڵاهی شتێکتان پێ ئەڵێم وەڵڵاهی پیاو ئەگەر ژن لەگەڵیا زۆر باش بێ بە عام باسێک ناڵم 100% هەشە پیاو هەیە لارە قەت ڕاست نابێت پیاو ژن دەتوانێت کۆنتڕۆڵی بکە دەتوانێت ئاوا بیسوڕێنێتەوە بەس ڕۆژێکە و دە ڕۆژ نایکە پیاو بە عام لەو مەسەلا لاوازە زوو تەسلیمی ژن ئەبێ ژنەکە باسم خێزانی خۆت ئەڵێمە بەسمە بۆیە وەڵای ئەتوانێت بە لەفزی شیرین خوشکە بە ڕێزەکەم ئەتوانی ئەو پیاوت بگۆڕی بەڕێز بن سەیری کەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە عائشەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جوانی گوێ بگرین ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماچی هەندێک لە خێزانەکانی خۆی ئەکرد دەستنوێژی کردووە دەستنوێژ ئەگەر دەست و بەر خێزانەکەت بکەوێ بەپێی کۆمەڵێک حەدیث یا هەتا ماچی خێزانەکەیشت بکەی دەستنوێژەکەت ناشکێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفمن كان يقبل بعض أزواجه ثم يصلي ولا يتوضأ ماچی لە هەندێک لە خێزانەکانی ئەکرد پاشان دەڕۆی بۆ مزگەوت و دەستنوێژیشی نەئەگرتەوە سەیریکە ئەمە خواحافیزیەکە لە خێزانەکەی خۆت ماچی ئەکە و ئەڕاتە دەرەوە بۆ مزگەوت ئەمە خۆشەویستی تایە پڕە لە ئیحترام و خۆشەویستی واتە خواحافیزیەک لە خێزانەکەی دەکات بەڵام پڕە لە خۆشەویستی تۆ مناڵی خۆت ماچەکەی خۆشەویستیە مناڵی خەڵک ماچەکەی بە هەمان شێوە با ئێمەش ئاوا بین با هاوشێوەی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم با چوونە دەرەوەمان خواحافیزەکانمان هاتنە ژوورۆمان پڕ بێت لە ئیحترام و خۆشەویستی ئینسان با چەندێ بەڕێز بێ بەخوا زەرەر ناکات خۆ ئاگاداری هەموو شتێکە وەڵڵای پیاوەکەشت خراپ بێ ژنەکەیشت خراپ بێ تۆ بەڕێز بە لەگەڵ یاخوا بە خێر و پاداش بۆتە نووسێ ئیتر تۆ چی باکتەیە لای خوا بە چاکە بۆ دنووسراوە بە قسەی خۆش مار لە کون دەرەکەی بۆیە سێرکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خواحافیزیەکی کردو پڕە لە ئیحترام و ڕێز و خۆشەویستی لەگەڵ خێزانەکەی خۆیدا لەگەڵ خێزانەکانی خۆیدا با ئێمەش بەو شێوەی بین چونکە هاوسەرگیری بەڕێزان هاوسەرگیری وەکو چی وایە وەکو سەیارە وایە وەکو زەرعات و مەزرعە وایە وەکو خانوو وایە پێویستی بەوەیە ئیهتیمام و گرنگی پێ بدرێ خانووی دروستکە و چۆڵی بکە و 4-5 ساڵ مەڕۆ ناوی بزانە دەمووی داناڕزێ باخەکەت ئاوی مەدە وشکە بێ سیارەکەت ئیهمالی بکە مەکینەکەی هەڵەسێ وێرانە بێ هەموو شتێکی تێکەچێتە ملیەکە نا ئەبێ خزمەتی کێ ژنی مێردایەتیش واتە خزمەتکردن پێویستە خزمەت هەبێ ڕێز و حرمەت و خۆشەویستی هەبێ هیوادارم کە ڕۆشتن بۆ ماڵ گۆڕانکاری بەسەرتان نەهات بێت مەڵێ بەخواب نایکەم من عەشایەرم نایکەم تۆ عەشایەرمە بە تۆ مسلمانی مسلمان عەشایەرێکی مسلمان بە جۆێڵالی خۆ پێغەمبەری خوا بە صلی الله عليه وسلم بەوە ئەیبێتەوە بەیانی با کە لار بیتەوە جەڵدە لێتیدا دەمت گێڕ بوو باش نەکەت خزمەتت کە زۆرێکمان بینی لە بەتەمەنەکان فەقیرە جەڵدە لیانیدا کەوتن ژنەکانی حەقی بەسەریان بەخوا حەقی گەنجێتی لێکەمە زۆری لێم داوە زۆر عەزێتی داوم تۆڵەی لێکەمەوە بەخوا حەقم نییە بەسەری خزمەتی ناکەم وا مەکە دوای ڕۆژێک دێت تۆ داماوە بی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە فێرمانی کردووە لە بەرامبەر ژنەکانمان یان بەرامبەر پیاوەکانیش بە هەمان شێوە چروکی نەکەین لە خۆشەویستی و ڕێز و حرمەت و احترام برا بەڕێزەکان مێردە بەڕێزەکان ئەو کەسانی کە دەستی خەڵتان ماچ کردو و کچی خەڵتان هێناوە ڕەزیلی مەکەن چروکی مەکەن لەوەی کات بە خێزانەکانی خۆتان ببەخشن خۆ خێری پێ ناکەی کاتی پێبەخشی کچێکت هێناوە داوات کردووە کۆمەڵی پیاوت برو دەستی خەڵکت ماچ کردووە ئێستا معقولە تۆ ئیهمالت کردووە بە ڕۆژ دەڕی لە ماڵ نیم خەریکی کەسابەتم ئەڕۆیتە دەرەوە ئێوارەش دێت وەکو مەتعەم نانێکە خۆیت و ڕائەکەیتە دەرەوە بەلای برادەرەکانت کاتێک کە دیتەوە خەوت یەکسەر لارە بێت و ئەخەوێ یاخود کاتێک دێتەوە چەند ناخوشکی بەڕێزەڵێک پیاوەکەم کاتێک شۆتێتەوە ئاگام لێ نازم کەی دێتەوە ئەی باشە تۆ ماڵی خەڵک بۆ کاولەکەی تۆ ژنت پێ بە خێو ناکرێ تۆ ناتوانی گرنگی بە ژن بدەی
بۆ کچی خەڵک ماڵوێرانەکەی قوڕاکی بەسەر کچی خەڵکە بە ڕۆژ هەر لە ماڵۆنی بە شەو هەر لە ماڵۆنیت وەڵا لە ماڵۆ ئیدارە ناکەم وەڵا مەجبوری ئیدارە بکەین ناڵم هەر مەڕۆ دەرەوە لە ماڵەوە بوو ئەو کاتێک کە لە ماڵەوەی ئەو فەراغە بۆ خێزانت پڕ کەرەوە کارێکی وەها بکە کە دووریش بیت تەلەفۆنت بۆ بکە بیرت بکە ناکرێتەوە هەموو شەوێ درەنگێکی شەو بێتەوە بۆ ماڵ ئیشت نییە نە شەوێکە نە دوو شەو نە دە شەوە ئەڕوات خەریکی شت خواردنە ئەڕوات فەڕە لێدا دەمەتەقەیەکە خەری دۆمینە و تاوڵە و نازانم چییە شەرم ناکەی لە خۆت کچی خەڵکت ئاوا قۆڵ کردووە بەسە بەخیل مەبە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلمدا دەفەرمیێ وئین لزەوجیکە عەلەیکە حەقا خێزانەکەت حەقی بەسەرتەوەی مافی بەسەرتەوەیە کەسابەت بە ڕۆژ دەتێر نەخوا بە شەژار کەسابەت پێویست ناکەوە نەخۆت ماندووکەی ژنەکەشت حەقی بەسەروی مناڵەکان حەقیان بەسەرتەوە هەیە پارە چییە شەو ڕۆژ هەڕاکەمە تا چ بناو قەبرەکەوە بۆ کێ بۆ بکوزاوە پارەکۆکەیتەوە آخر ژنەکەت ئەگەر بەیانی خراپ بوو مەڵێ خەتای تۆیە خەتای تۆشی دیایە تۆ ئیهمالت کردووە هەر بەناو ئافرەت فەقیرە پیاوی هەیە وەک بێوەژن وایە داماوە بۆیە تکاتان یەکەم گەنجە خۆشەویستەکان گرنگی بە خێزانەکانی خۆتان بدەن کچی خەڵتان هێناوە قۆڵی خاوەن ماڵ مەکەن قڕ مەکەن بەسەر خۆتان و عایلەکەیشە باش ژنەکەت فێر نەبێ شەو ڕۆژ تەنها بێ فێری خراپ و خیانەت بێ بۆیە تکاتان لێ دەکەم کارێکی وەها مەکەن کچی خۆت داوە بە کەسێ بە ئەو کەسە ڕێزی لێ بگرێ با خێزانەکانتان بێ خاوەن نەبن تکاتان لێ دەکەم ئاخر خاڵ دەمەوێ باسی کەم برای بەڕێزم ئەم بەلای هەندێک کەسە زۆر قورسە من باسی دینی خواکەم کێ بەلایەوە قورسە ئاساییە برای بەڕێزم مێردی بەڕێز بەخیلی مەکە ڕەزیلی مەکە خەمسارد مەبە لەوەی لە ماڵەوە هەندێک یارمەتی خێزانت بدی بە تایبەتی لە شتی قورسە خێزانەکەت خەریکی فەرشێکە لای بە فەرشێکی قورس ئاوا دانیشتوە سەیری کاقی بەسەریوە نییە ئاخر بەیانی نەخۆشکەوێ قوڕەکەی بۆ تۆیە بەیانی تووشی فەقرات بێت چەندەها ملیۆن پارە بێت تۆ بیدەی خێزانت فەقیرە فەرشێک هەڵەگرێتەوە چەند قووەتی ئەوتیایە یارمەتی بدە خۆ کەم ناکەی خێزانت ڕادەبان پەیژەیەک مەیەڵە بڕاشوکە کەوت بکەوێتە خوارە قوڕەکەی بۆ تۆیە تۆ فێر پەیژەی گوێ دێنێ بەس ئەو فێر نی لانێ بکەوێ لە شتی قورسە لە هەندێشتا یارمەتی خێزانەکەت بدە هیچ عیبێتیادی با جوان گوێ بگرین باوەڕمە بە حەدیسەیە بەڵێ بێگومان الحەمدولله کەس لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شەخسیەتر و بەڕێزتر و پیاوترە لە ئێمە ناوەڵڵە حاشا کەس لەو پیاوتر نییە تەواو دڵنیا بلەوە لە حەدیثێکی صحیحدا هاتووە لە صحیحی بوخاری کاتێک کە پرسیان لە عایشە دەکرێت ڕەزای خوای لێبێت دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵەوە چۆن بووە دەفەرمێ يكون في مهنة أهله فإذا سمع الأذان خرج أما پیاوە صلی الله عليه وسلم خزمەتی خێزان و مناڵەکانی خۆیە کە لە ماڵەوە بوو بەس کاتێک کە بانگی بدایە ئەڕۆشت بۆ نوێژی جەماعەت لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە عائشە ڕەزای خوای لێبێت دەفەرمێ كان بشرا من البشر پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم بەشەرێک بوو و ئادەمیزادی وەکو ئێوە ئادەمیزادێک بوو بەڵام چی دەکرد يخيط ثوبه جاری وا جلەکەی دەدڕا جلەکەی خۆی دەدووریەوە جاران پینە هەبوو باو باپیری مەزۆبیان شاڵەکانە پینە بوو کاتی خۆی پێش پەنجاکان بە تایبەتی ئەو کاتە پینەکردن احتیاجی بووە جلەکەی خۆی پینە کردووە جلەکەی خۆی دووریێتەوە شتێکی ئاساییە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی کردوێتی ئەگەر تۆ بیکە یا خێزانەکەت بیکە ئاساییە مەڵێەوە ئیشی من نییە خێزانەکەش بۆکە باشە لانێ باشتر بزانێت لە تۆ بەڵام ئەگەر خۆشت جلێک دووریەوە مەیکە هەرا و شەڕ و ئاژاوە ئەمە یەک ويخصف نعله جارێ پێڵاوەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەدڕا خۆی پێڵاوەکەی خۆی چاک دەکرد و دەیدووریەوە پێڵاوی خۆی دەدووریەوە ئەمە ئەوە ويحلب شاته هەندێک جار مەڕیان هەبوو مەڕەکەی دەدۆشی شیری ئەدۆشی شیر دەبێ وڵ ئیشی ژنە بەس ئەمانەت ئایا بەس ئیشی ژنە ئیش پیاویشە هەردووکی خێزانت کردی باشە نێژی کرد مەیکە هەرا خۆت بیکەوت تەواو دەفەرمێ ويخدم نفسه خزمەتی خۆی دەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین پیاو بووە بۆ خێزانەکانی خۆی. کۆمەڵێت حەدیثی شەیە کە باسی شتی ترەکە لە ماڵەوە، کەواتە پێویستە لە ماڵەوە پیاوی پیاوانە، پیاوی عاقڵ، پیاوی ژیر، پیاوی تێگەیشتوو لە ماڵەوە هەندێک ئیش ئەکات بۆ خێزانەکەی، بەوەی کە پێویستکە ناڵێم هەموو ئیشێک. ئەزانی خێزانە نەخۆشە یارمەتیدە، ئەزانی خێزانە خەریکی ئیشێترە کەم ناکەی شتێک لابەری لە شوێنێ بۆ شوێنێتر، شتێک قورس هەڵەگرێ یارمەتی بدە. ئەمە پیاوەتیە، چونکە ئەو خێزانە زیاتر تۆی خۆشەوێ، زیاتر دەبینە تۆ مووقیفت هەیە، مووقیف ئەی خۆ ناچێ باگی دراوسەکان بکە. خێزانم چێ دراوسەکان ماگە فەرش هەڵگرێ، تۆش دانیشتە خەریکی فەیسبووکی، ئەمە شەرمە بەڕاستی. ئافرەتێ بانگە یارمەتی ئەدا بۆ شتێکی بەسیط، شتێک قورسی لەگەڵاگرێ، تۆ بەقەت هەردوویان بە قوتی بۆ یارمەتیان نادەی، خۆ کەم ناکەی. بۆیە لە کۆتاییدا دەڵێم برا بە ڕێزەکان بەخیلی مەکەن لە ڕێزگرتن لە خێزانەکانی خۆتانە، خوشکە بە ڕێزەکان، ئێوەش بەخیلی مەکەن لە ڕێزگرتن لە پیاوەکانی خۆتانە. لە کۆتاییدا دەڵێم ئینشاءالله بە ئەگەمان لە خۆمان بێ بە خۆمان دابچینەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوا. يا ربي خوايا هيمني وآرامي والله بباريزي خوايا جان هر كسيك بو مسلمانان وبو ملته وبو إسلام دل صوص خوايا سركوتوكي. يا ربي خوايا هر کەسێکیش بۆ ئیسلام و مسلمانان و ئەم میلەتە خراپ و خیانەتکار و زاڵمە یا ربی خوايا بە گەورەی خۆ لە ناوی بەری. یا ربی خوايا دەستی زاڵمەکان بشکێنی، خوايا گیان وڵاتمان ئارام بێت، خوايا گیان وڵاتمان تێک نەچێ یا رب العالمین، خوايا گیان آخرمان بەخێر بگێڕی، نێوان ژن و مێردەکان زیاتر خۆش بکەی یا رب العالمین، خوايا گیان لە تاوانەکانمان خۆش بی. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.